لە دوای کۆتاییاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز و جەژنی ڕەمەزان لیژنەکان جارێکی دیکە گەڕانەوە نێو بازار و گەڕان و پشکنینەکانی خۆیان دەست پێ کردەوە. منەوەی بۆ زانیاری زیاتر لەسەر گەڕانەکانی ئەمڕۆیان قسە لەگەڵ دکتۆر پەرست بکەم ئەندام لە لیژنەی تەندروستی کە ئەمڕۆ چەند شوێنیان داخست و یاخو پسوڵەی سەرپێچیان بۆ چەند کەس کردوێ زانیاری زیاتر لە خۆی وەرەگرم. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت پێمان بڵێ گەڕانەکانتان دەست پێ کردو تۆ جارێکی دیکە بە نێو بازار ڕێگرێت و یاخو شوێنەکانی دیکەش دەگرێت. بەڵێ سوپاس بۆ بەڕێستان لەسەر ڕاستپارتەی بەڕێز خایبخانی قەزای مەڵبەردی سلێمانی وەکو خۆتان ئاگاداربوون لە مانگی ڕەمەزانە هەڵمەتێکی بەرفراوان بۆ سەرجەم شوێنە گشتیەکان و کۆگا و ئەو شوێنانی کە پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانی لەسەر بوو لە مانگی ڕەمەزاندا هەڵمەتەکە ئەنجامدرا و ئەنجامی هەڵمەتەکەش بەڕاستی ئەو هەواڵانە بوو کە لە ڕۆژانی جەژندا خۆشبەختانە گوێمان لێ بوو کە هیچ سەرپێچیەک لە ناو شاری سلێمانیدا لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا تۆمار نەکرا. هەر لە ڕسەر ڕاستپارتەی جەنابیان لە ڕۆژانی دواتری جەژن و ئەم هەڵمەتانە بەردەوام دەبێت لەلایەن لیژنەی باڵا و سەرجەم لیژنەکانەوە لە دوای دەوامی فەرمی قایمقامێتی سلێمانی. سەرپێچیەکانی هێشتا بەڕاستی دیارن ئەیبینن خۆتان دەزانن ئێستا لەم چێشتخانەیان دەین کە بەهۆی هەندێک کاری ناتەندروستەوە لە مەتباخەکەیدا و لە شوێنی چێژلێنانەکەیدا لەلایەن بەڕێز کاگاوات قایمقامی سلێمانی فەرمانی داخستن بۆم شوێنە دەرکرا. سامە ئەم چەند شتێکی هەیە کە مەرجی تەندروستیتیانە هەم شتەکەی دەستی بەسەر ئاگرین و تەلەفێکەکەم هەم پسۆڵەیەکیشی بۆ ئەەکەین لە کەم و کوڕێک لە هەرچی شتێکە لە نەبوونی مەرجەکانی تەنزیا کەم و کوڕێک تایدا ئێمە لێپێشینەوەی لەگەڵدا دەکەین. دەستی تۆش خۆش بێت. بڵێ ئەو وتەکانی شۆڕش کەمال بوو لە لیژنەی باڵای قایمقامێتی سلەیمانی لە ئێستادا ئەوان بەردەوامن لە گەڕانەکانی خۆیان هەر کەسێکی سەرپێچی بکات بە توندترین شێوە سزای یاسایی دەدەن. هێمن کەمال، کورس ساد نیۆز، سلەیمانی.